وتەیەک بە بۆنەی ڕۆژی خەبات لە دژی سانسۆر و ساڕۆژی قەچڵە زەنجیرەیەکان. ئەم ڕۆژانە ساڕۆژی زەنجیرەیەک تیرۆری سیاسیە لە ئێران کە بە قەتڵە زەنجیرەیەکان ناسراوە. هەر بەم بۆنەیەوە کانونی نووسەرانی ئێران ساڵی 1387 سێزدەی سەرماوەز ڕۆژی تیرۆری نووسەر و تێکۆشەری بوێر محەممەد مختاری وەک ڕۆژی خەبات لە دژی سانسۆر لە ئێران ناساند. لە دەیەی حەفسادا و لە ئاکامیە و هەلومەرجەنوەیەکە لە دوای کۆسای هاتنی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق هاتبوو ئاراوە، فەزای فەرهەنگی و چاپەمانی لە ئێران هەندێک کرانەوەی بەسەردەهات و نووسەران و شالاکانی مەدەنی خەریکی خۆڕێخستنەوە بوون. ئەم ڕەوتە بۆ بەشە توندرە و ئەمنیەتیەکان مەترسیدار بوو. ڕۆشنبیرانی وەک موختاری و پوویەنجا بەهۆی بەرەنگاربوونەوە لەگەڵ سانسۆر کران ئامانج. پەیامی ئەو کوشتانە ئەوە بوو کە هەر چەشنە چالاکیەکی فەرهەنگی سربەخۆ دەتوانێت مەترسی گیانی بەدواوە بێت. کوشتنی داریوش و پەروانە فروهەر نیشانی داکا شکڵپێجان بە ئاراستەی سیاسی سربەخۆ تەحمڵ ناکرێت. قەتڵە زەنجیرەیەکان پرۆژێکی ئەمنی بۆ لەناوبردنی بیرجیاوازان یەکێکە لە گرنگترین و جێگەی مشتومڕترین ڕووداوە سیاسی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی. ئەم قەتڵانە کە بە تایبەت ساڵی 1377 لە مێدیاکاندا ئاشکرا بوون و بڵاوکرانەوە دەرەنجامی پرۆسەیەکی ڕێکخراوی لە ناوبردنی جەستەی ڕۆشنبیران و نووسەران و چالاکانی سیاسی و ڕەخنەگەرانی فەرهەنگی و هەروەها نەیارانی سیاسی بوو. هەرچەندە حکوومەت ئیدعای ئەوەی کردکە ئەم کردەوانە خۆڕسک و ئاکامی هەڵسوکۆتی چەند مەئمورێک بووە، بەڵام بەڵگە مێژوویەکان لێدوانی بەرپرسانی پێشووتر پێکاتە ئەمنیەکان و شێوازی کوشنەکان نیشانی دەدەن کە پرۆژێکی بەربڵاوتر و بەرنامە بۆ داڕێژراو لە ئارادا بووە. پلانەکان چەند ساڵە و سیستماتیک و ئامانجدار بوون. قوربانیەکان سەر بە بوارە سیاسی و هۆنەری و ئەدەبیەت تەواو جیاوازەکان بوون. بەڕێبەرانی ئەو پلانە لە زۆر ئیمکاناتی حکوومەتی لەوانە شوێنی ئەمن، ئۆتۆمۆبیلی بێتابلۆ و ئامێری شوێن پێ هەڵگر بەهرەمەند بوون. مەئمورانی جێبەجێکاری ئەو پلانە لە ئەندامی باڵای وەزارەتی ئیسلاحات بوون. سەعید ئیمامی جێگری ئەمنیەتی ئەو کاتی وەزارەتی ئیسلاحات لەو پەیوەندیەدا بە پلاندانەر و ئاراستەکاری بەشێک لەو کوشتنانە تۆمەتبار کرا. مەرگی گوماناوی ناوبراو لە ناو زیندان ساڵی 1387 و ئەوەی کە گۆیا لە ناو حەمامدا خۆی کوشتووە، گومانەکانی سەبارەت بۆ دۆسیەیە پەرەپێدا و لەو کاتەوە ئیتر گێڕانەوە فەرمیەکان لەو ئاستە تێپەڕ نەبوو. قەتڵە زەنجیرەیەکان وەک پرۆژێکی ئەندازیاریکراو بەشێک بوو لە سیاسەتێکی ئەمنی بەربڵاوتر. ئامانجی سەرەکیان بریتی بوو لە کۆنترۆڵکردنی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆشنبیرانی سربەخۆ. لە ڕاستیدا ئەو کوشتانە هەوڵێک بوون بۆ کۆنترۆڵکردنی جاهاتووی فەرهەنگی ئێران، هەوڵێک کە بە خۆڕاگری نووسەران، مێدیاکان و بیرۆڕای گشتی پوشەڵ کرایەوە، بەڵام برینەکەی هەروە بەسوەیە. پرۆسەی بەڕێوەچوونی کوشتنەکان شێوازی هاوبەشیان بوو، وەک ڕفاندن، خنکاندن یان بەکارهێنانی چەقۆ، فڕێدانیان لە چۆڵگە و بیابان یان جۆرێک نیشاندانیان وەک ئەوەی کە تووشی جەڵتە بوو بێتن. ئەم ڕێشوێن و ئیمکاناتانە تەنها بە پێکاتێکی ڕێکخراو ممکن دەبوو. بەیاننامەکەی وەزارەتی ئیسلاحات ساڵی 78 بەرپرسیارەتی ئەو ڕووزاوانەی گەڕاندەوە بۆ کەسانی خۆسەر، بەڵام لێکۆڵینەوە سربەخۆکان دەریان خستکە ئەم کردەوانە زۆر ئەولاترن لە ڕەفتار و هەڵسوکۆتی چەند کەسێک. مێژووی سانسۆڕی ڕۆژنامەوانی و گرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان لە ئێران کە لە سەردەمی پەهلەویدا باوبوو، لە سەردەمی کۆماری ئیسلامیدا دەگەڕێتەوە بۆ مانگەکانی یەکەمی دوای ڕاپەڕینی ڕێبەندانی 1357 و ڕووخانی ڕژیمی شا. لەو کاتەدا خومەینی ڕاشکاوانە فەرمانی شکاندنی قەڵەم و سووتاندنی ڕۆژنامە و کتێب و بڵاوکراوە نائاینیەکانی دەرکرد و دەست بەسەرکردن و زیندانیکردنی نووسەران و ڕۆژنامەنووسان لە ئاستێکی بەربڵاودا دەستی پێکرد.
ڕژیمی ئیسلامی بە هێرشکردنە سەر ئازادی زانیاری پەلامار بۆ سەر زانکۆکان و هێرشکردنە سەر کوردستانی شۆڕەشگەر ڕێشوێنەکانی بۆ سەرکوردکردنی شۆڕشی ئێران دەست پێ کرد و لە ڕاستیدا تەواوکردنی ئەو کارێکە ڕژیمی شان نەیتوانی بوو بە ئەنجامی بگەینێت. لەو کاتەوە لە ئێران ڕۆژنامەنووسان جگە لەوەی بەکردەوە دەکەونە دۆخێکەوە کە ناچارن خۆیان سانسۆر بکەن لە ڕێگەی چەندین کاناڵی شەوە بە فەرمی پێیان دەوترێت کە چی بڵێن، چی نەڵێن، چی بنووسن و چی نەنووسن. کۆماری ئیسلامی تەنانەت ئەو ڕۆژنامەنووسانەش کە هەرچەندە لە چوارچێوەی پاراستنی ڕژیمی ئیسلامیدان بەڵام بە استراتیژیەکی جیاوازترەوە بڵاو دەکرێنەوە تەحەموڵ ناکات. ئەم ڕژێمە ڕۆژنامەنووسانی دەرەکیش تەحەموڵ ناکات و بە تۆمەت و پەروەندەسازی ڕێگری دەکات لە هاتنیان بۆ ئێران لە ئەگەری هاتنیشیان هەوڵ دەدات ناچاریان بکات خۆیان سانسۆر بکەن. زۆرن ئەو ڕۆژنامەنووسە دەرەکیانەی کە بە سیخۆڕی و دەستێوەردان لە کاروباری ناوخۆ و هاندانی خەڵک لە دژی دەسەڵات و گەندەڵی ئەخلاقی تۆمەتبار کراون. لە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان بە مەبەستی وەرگرتنی ئیمتیاز لە دەوڵەتەکانیان بە بارمتە گیراون و بەبێ هیچ هۆکارێک چەندین ساڵ لە تەمەنیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەسەر بردووە. لە کۆماری ئیسلامیدا هەر چەشنە لە قاودان و ئاشکراکردنیەکی دزی بەرپرسانی باڵای حکوومەت و بەتایبەت ئاخوند و بەرپرسانی ئەمنی و نظامی تاوانە. پیشاندانی دیمەنی تاوانەکانی هێزەکانی ئینتزامی و سوپای پاسداران و بەسیج تاوانە. ئاشکراکردنی گەندەڵی ئەخلاقی مەلا ئاینیەکان بە پێشێلکردنی پیرۆزیەکانی ئیسلام و ڕووماڵکردنی ناڕزایەتی و خەباتی جەماوەریش بە تاوان دادەنرێت. نووسین لەسەر بابەتی بێکاری و هەژاری هاوتایە لەگەڵ هەوڵدان بۆ تێکدانی نەزمی گشتی. قسەکردن لەسەر ستەم لە دژی نەتەوەکانی نیشتەجێ ئێران جیاخوازیە. پیشاندانی وێنەی ژنانی بێحەجاب و دیمەنە وەرزشەکانی ژنان واتە دەستێژی بۆ سەر ئابڕۆ و حەیای گشتی و سوکایەتیکردن بە ڕێبەری و هەڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی. ئەلبەتە هەر کام لەو بابەتانە بە پێی یاساکانی کۆماری ئیسلامی سزا لە خۆ دەگرن و کەسانی بەناو خەتاکار دەبێت دەست بەسەر و ئەشکەنجە بکرێن، دەبێت لە زۆر مافی کۆمەڵایەتی بێبەش بکرێن، بێکار بکرێن، چیتر مافی ڕۆژنامەنووسیان نەبێت و تەنانەت ئیمتیازی ڕۆژنامەکەشیان هەڵبوەشێتەوە و هەموو ئەم بەناو تاوانانەش زیندان و شەلاق و ئەشکەنجە و ئیعدامیان بەدواوەیە. واقعیت ئەوەیە کە سەرڕای هەمووم فشارانە لەسەر چاپەمەنی و مێدیا ئەمڕۆ پرسی وشیارکردنەوە و لە قاودانی ڕژیمی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی بە شێوەی جۆراوجۆر لە کۆمەڵگادا بەردەوامە و ڕژێم نەیتوانیوە بە هەڕەشە و ئەشکەنجە و زیندان ڕێگری بکات لا بڵاوکردنەوەی هەواڵەکان سەبارەت بە تاوان و تاڵان و بڕۆ و کاری دزێ و بەردەوامی بەرپرسانی حکوومەتەکەی و لە هەموو کاتێک زیاتر ڕەسواتر بووە.